ئێمە فەقیرین کرێچین داماوین ئێمە بڵین چی غاز لە ئێمە ئەدزن لەم کەناڵۆ داواتان لێ یەکەم وەکو برایەک ئەو غازانەمە بۆ بگەڕێنەوە پارەکە زەرەرەکەی خۆمان نەگەین بەس غازەکانمە بۆ بگەڕێنەوەی مەعمەلەی خۆمان نییە. لە کاتی دابەشکردنی غاز و ڕاوڕاوێن بۆ بەدەستێنانی غاز ئۆتۆمبیلی یەکێک لە بریکارەکان ژمارەیەک بەتڵ دیار نەماوە لە ئێسادا بە دوای بتڵەکانە دەگەڕێن بەڵام نازانرێت تا ئێستا چیە ئەم بتڵانەی بردووە. بنەسمە لای کاگە من کە خۆی بریکاری غازە سڵاو لێ کاگە من سڵاو کاتۆ باش کەی بووە ئەم ڕووداوە ڕووی یا و چەند بتڵتان دیار نییە؟ ئەم ڕووداوە سێ ڕۆژ لەمەوە پێش بوو ئەلیا لە مەعمەل دەرچوین هاوڵاتی ئەلیا کۆبوو بۆ غازمان پێنەبوو قایم کامێت وتیان وەرن بۆ ساحەی سەرچنار ئێمەش بەتەما بووین بچین بۆ لای ئەو 50 غاز لە مەعمەل بە حەسە بارمان کردووە ئەلیا هاوڵاتی پێشیان لێ گرتوین پەلاماری سیارە و خۆشمێنیان داوە. چەند ئۆتۆمبیل بوون؟ وەڵا زۆر بووین تقریبا 6 ئۆتۆمبیل بووین بەزەوانەی تر تێپەڕ بوون خەڵک پێشیان لە من گرت فریای هیچ نەگەوتم هەتا خۆم دە سیارەکە دابەزیم خەڵک پەلاماری غازەکانیە و یەک دنیا غازیان لێ دزی و ئێستا حالێن 9 غازمان دیار نەماوە 9 غازەکە لەگەڵ 130,000 دیار نەماوە. بۆ 130,000ەکە چی بوو؟ 130,000ەکە پاری غازەکانە ئەوەی کە غازەکانی بردووە پارەشی نێیاوە. واتە 9 بتڵ دیار نەماوە 130,000یش پارەی غاز نەدراوە. بەڵێ نەدراوە پارەکە. لەیان پەیوەندیدارتان ئاگادار کردوێتەوە؟ قامێتمان ئاگادار کردوێتەوە کتابیان بۆ نووسیوین بەڵام وەکوێ تا ئێستا هیچیان بۆ نەکردوین. کامێرەی ئەم بەنزەخانەیەشمان لێیاوەتەوە ئەو کەسانی هاوڵاتیانی کە چوونەتە سەر سیارەکە. نەفەر بە نەفەر دەموچاویان دەرچووە لێرەوە لەم کەناڵەوە داواتان لێ یەکەم ئێمە فەقیرین کرێچین داماوین ئێمە بڵین چی غاز لە ئێمە ئەدزن لەم کەناڵۆ داواتان لێ یەکەم وەکو برایەک ئەو غازانەمە بۆ بگەڕێنەوە پارەکە زەرەرەکەی خۆمان نەگەین بەس غازەکانمە بۆ بگەڕێنەوەی مەعمەلەی خۆمان نییە. باشە ئێوە دۆختان چییە بەدەست دابەشکردنی غازەوە ماوەیە کە گرفتێکی زۆر هەیە؟ زۆر وەسعەکەمان ناخۆشە یعنی ئەوە تقریبان لە عارفەوە حسابی کە دوو کاروانمان لەو سارەیە بار نەکردووە یعنی وەزع ئەوان ناڕوە خەڵک گلەی لە ئێمەکە ئێمە بریکار بڵین چی وەزعەکە بەدەست ئێمە نییە خەڵک پەلاماری وەکیلەیە وەکیل دەسەڵاتی نییە بڕۆن پەلاماری لایەنی پەیوەندیدارەکان بن کاک دیلا وایەیان نا باشە لە کێکەوە غازە بار نەکردووە؟ ئەگە بڵێمەوە لە 15 ڕۆژی شەبێت دوو کاروانمان بار کردو دوو کاروانەکەشەوە بوو ئەلیا هەوڵاتی پەلاماری یە غازمان لێت زراوە. دەستەکانە خۆشەسپاس بۆ بەڕێستان بەڵێەوەی کە جۆبیستی بوون ئەمە لەسەر ئەو بابەتەیە کە کێشەی کەمی غاسەیە لە شاری سلێمانیە و لە هەموو کوردستانیشە نەک بەتەنیا شاری سلێمانی کە کەمبوونەوەی غاسی هاوڵاتیان ئەیانێ غاز دەست بخەن وان نزیکە بێتەوە لە مانجێک هاوڵاتیان بەستە بەتوانن بڵێ غاز دەست بخەن بۆیە کاتێکە ئۆتۆمبیلێکی بارکردنی غاز ئەبینن لە شوێنێکدا ڕاستەوخۆ دەچن بەهانایەوە بۆی کە غازیان دەستکرێ ئەمە یەکێکە لەو حاڵەتان کە ڕووی داوە لە ئۆتۆمبیلەکەیدا 9 بتڵ غاز دیار نەماوە و بڕی 130,000 دیناریش کە بتڵەکانی هەڵگرتو پارەکەیان نەیاوە.